هێشتا تەنها 4 دڵۆ بارانباریوە. نرخی 1 بەرمیل نەوتی سپی گەیشتە 290,000 دینار و تا دێت نرخەکەشی بەرزتر دەبێتەوە. هاوڵاتیان دەڵێن وا بڕوات ئەمساڵ خەڵکی توانای کڕینی 1 بەرمیل نەوتی نابێت، غاز گران بێت و کارە باش نەبێت، هیچ سەرچاوێکی دیکەی سوتەمەنی نامێنێت تا خەڵکی پشتی پێ ببەستێت. ئێسم بیکڕم ئەبێت 4 بەرمیل بەلانی کەمەوە بکڕم، بەڵام بۆ ناکرێ بەخوا 4 بەرمیل بێ مۆمانان ناکڕێت. ئەوە قەزیەکە ئەوەیە کاکە خەڵکی مەجبوریشە قوڵی کوێکا بەسەری خۆیان قەرزدارە بێ نازانێت چی بکە مەجبوریشە ناژی ماڵ و مناڵت هەیە. ئەی چیەکەن بۆ خۆ گەرمکردنەوە چی بەکەن؟ بۆ گەرمکردەوە نازانین باوەڕ ئێسمە بیرەکەینەوە هاڵی هەمومان بین بە پێکەوە لە یەک شوێن نابخەوین بۆیەوە مەصرفمان نەبێت. لەکوێ توانێ کابراگەر 500,000 معاشی هەبێ خۆ ساڵت چەند بەرمیل نەو سەرفەکە بەلایەنی کەمەوە 2 بەرمیل سەرفەکە ئێوە 570,000ەکە ئێ خۆی بێ هەفتای ترشی بۆ قرسکە ینی ناتوانێت کەس ناتوانێت بڕوا ناکەم. ئەوانەی نەوت دەفرۆشن دەڵێن بە نرخی کۆ هەر بەرمیلێک 270,000 دینار لەسەر خۆیانە و نەوتەکە لە بەغداوە دەکاتە دەستیان. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی هاوڵاتیانە بێدەنگی حکومەتە لە کاتێکدا لە هەرێم و وڵاتێکدا دەژین پلەی چوارەمینی لە یەدەگی نەوتداگرتووە. ئەوەش حاڵی هاوڵاتیەکانیەتی. ئێمەش نازانین بێزەبەت هەرزانە بێ یا گرانە بێ بەس بە ئام زستانان نەوت هەر بەرە و گرانبوونە چێ ئەتێ هەتا بچینە پێشتر تەڵەب لەسەر نەوت زیاگە وردە وردە خەڵک هەوڵەیە نەوتی ساڵەکە دابین گایتر نەوتیش ئەگەر بەم ڕیتمەی ئێستا بڕوا بەم پێی ئێستا بڕواکە نەوتەکە کەمە لە بازاڕە تێکی وەکو پێویست نەوتەکە وەکو پێویست نییە و ناتوانانی هەرچەندێک بتەوێ بیکڕی خەڵکیش لە ئەمان کاتا داواکارێکی زۆر کاتە سەرنەوە نەوتی نرخی نەوت بە تەئکید ئەڕوا بۆ سەرەوە ساڵان هەتا ئەم کاتە ئێمە ئیشی خۆمان کرده بوو ئیشی ساڵەکە بڕوا بکە بڕۆژە بووە ئێمە ساحەمانەیە ڕۆژ زۆر فرۆشراوە زۆر بەڵام ئەم ساڵ بە هەموو ساحەکەی ئێمە لەوانەیە هەموو ئەم ساڵ 200-300 بەرمیل نەوت نەفرۆشرابێ. هێشتا کە گەرما ماڵ ئاوایی نەکردووە نرخی نەوتی سپی هێندە بەرز بێت دەبێت بۆ سەلام و عەلەیکی سەرما چەندی دیکە بەرز بێتەوە. خەمساردی حکومەتیش بەرامبەر ئەم دۆخە داخەکەی لە گرانی نەوتەکە لەسەر دڵی هاوڵاتیان قورستر بووە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.